لە چوارچەوەی پرۆگرامی پتەوکردنی دیموکراسی ڕێکخراوێکی مەدەنی لە هەڵەبجە لە درێژەی پرۆژەی هەڵسەنگاندن و چاودێری بەڕێوەبەرە تێگەشتەکانی پارێزگاکە راپۆرتی بەدواداچوونی ژمارەسەی بڵاو کردەوە. راپۆرتەکە هەڵسەنگاندن و بەدواداچوونی بەڕێوەبەرە تێگەشتەکانی کرد و شەفافێت و کاری ڕۆژانەی بەڕێوەبەرایەتەکانی لە ڕووی خەرجکردنی پارە و پێویستی کارمەند و چۆنێتی بەڕێکردنی مامەڵەی وڵاتیان ئاشکرا کرد. ئەمە سەرنجی تێبینی زۆرمان لە راپۆرتەکانە بڵاو کردوێتەوە ئاماژەمان پێداوە. هەندێک لەو سەرنجانە جێگەی هەڵوێستە لە سەرکردنە، واروەها لە هەندێک لە فەرمانگەکانە کە لەلایەن وەزارەتی داراییەوە ڕەزامەندی دراوە لەسەر ئەوەی کە مانگانە بڕی 40 ملیۆن دینار بۆ کڕینی هەندێک پێداویستی سەرف بکرێ بۆ ئەو فەرمانگەیە، لە کاتێکا کە لە ماوەی 12 مانگەکە 40 ملیۆن ئەکاتە 480 ملیۆن، لە کاتێکە ئەم پێداویستیە هیچی دیار نییە. بۆی ئێمە لە راپۆرتەکە پرسیارمان کردووە ئایا ئەم بڕەپارەیە چی لێ هاتووە و بۆچی سەرف کراوە. چالاکانی مەدەنی چاودێری بەڕێوەبەرایەتەکان بە گرنگ دەزانن و دەڵێن دەتوانرێت لەو ڕێگەیەوە کەم و کورتەکان دەستنیشان بکرێت و گەندەڵی و بە دەردانە داراییەکان بخرێتە ڕوو. دیارە لە هەڵەبجە خەلەلێ لە ڕووی کارگێڕیەوە و لە ڕووی داراییەوە. بەداخەوە راپۆرتەکانی دیوانی چاودێری ئەوەمان پێڵن کە ئەو پارانەی کە بۆم پارێزگایە دائەنرێ لە جێگەی خۆی سەرف ناکرێ و هەمووی بە وردەکاری و ئێمە لە راپۆرتەکەدا ئیشارەتمان پێکردو. پرۆژەیەکە کە ئەتوانین بڵێن شتێکی نوخبەیە، ئەکرێت ینی هەموو بەڕێوەبەرایەتەکان خۆیان هەوڵ بدەن کەسێ لە دەروی خۆیانەوە چاودێریان بکە، بەڵام ئەوەی کە جێگەی نیگەرانی و داخە بوو ئێمە کەوا هەموو دەرگاکانی لەسەر داخراوە، بەڵام خۆشبەختانە هەتا ئێستا توانیوانە دەستیان بە کۆمەڵی دۆسیە بگات، دەستیان بە کۆمەڵی زانیاری داتابگات کە بخرێتە بەرچاوی هاوڵاتی بۆ ئەوەی کە ئێمە بتوانین زیاتر بەرچاومان ڕوون بێت و بزانین کێشەکانی ئەم بەڕێوەبەرایەتیان و ئەم شارە لەکوێیە و چارەسەکانیشی چییە. پرۆژەکەی ڕێکخراوی هەڵوێست ماوەی 3 ساڵە جێبەجێ دەکرێت. ڕێگریش لە چاودێرانی پرۆژەکە کراوە، چالاکیەکانیان بەرنە ناو بەڕێوەبەرایەتیەکان. بۆیە ڕێکخراوەکە پرۆژەکەی بردوۆتە ناو خەڵک و بە وەرگرتنی ڕای خەڵک درێژە بە جێبەجێکردنی دەدات. پرۆژەکە راپۆرتی چاودێری وەڵسەنگاندن یاریێک لە بەڕێوەبەرایەتەکانی پەروەردە و شارەوانیەکان و تەندروستی و دیوانی پارێزگا و سەرۆکاتی شارەوانی هەڵەبجەی بەجیا بڵاو کردوێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.